من ئمڕۆ بە سەردانێک هاتم لەگەڵ خزم و کەسوکارما بۆ لای بەڕێوەبەری پۆلیس جەنابی کاگاسۆ بۆ ئەوەی لە نزیکۆ سوپاسی بکەم لەبەرەوە ئەم ئەرکەی بە ئەرکی قانون زانیوە بە تایبەتی بە کچی خۆشی زانیوە هەرسا ئەرکی ئەم ئیشە بە تایبەتی جەنابی و بەڕێوەبەری پۆلیس بە عام و هیچ کەسێک کەم تەرخەم نەبوو لەم ئیشا و هاتم سوپاسی کەم بەس بە تایبەتی بۆ هەر بە ئەوە هاتم سوپاسی کەم لە نزیکۆ داواکارم یاسا وەک چۆن کەم تەرخەمیان نەکردی ئینشەڵا ئومێد دەکەم کەم تەرخەمی لەم ئیشەشان نەکرێ و من سوپاسیان نەکەم. ئەوەی کە تیمەکانی بەڵگەی تاوان کۆیان کردوەوە لێکۆڵەکانی بەشی نووسنگەی نیشتنی تاوان لێکۆڵینیان لەگەڵ کردو دیارە تۆمەتبار لەم کاتا دانی ناوە بە تاوانەکە کە ئەو کاری کردووە لە بەردەم دادوەری لێکۆڵینەوەشە وتەکانی پەسەند کراوە ئەوەی کە ماوەتەوە هەندێک ڕێکاری یاسایی ترە کە لە دادگا گیرێتە بەر و لەلای ئێمە کێشەکە کۆتایی هاتووە. لە تۆمەتبار کەسی تر دەستگیرەوە نا کەسی تریتیانە تەنها خۆیەتی. جێگەی دەستخۆشی و پێمان وایە جیهاتی تحقیقی بە ئەرکی خۆیان هەڵساون و ڕێکاری لێکۆڵینەوە بە شێوەیەکی ورد دەستی پێکردووە و تا ئێستا بەردەوامە ڕێکاری لێکۆڵینەوە بە شێوەیەکی ورد دەستی پێکردووە و تا ئێستا بەردەوامە وەکو جەنابی کاک سەرکەوتیش فەرمووی تۆمەتبار دانی بە تاوانەکەی داناوە و ئێمە جێگەی دەستخۆشی و ئەمە ڕاگەیاندنی جیهاتێکی تحقیقی ڕسمیە.